سراپام دڵم عەشق و ئەوینایە سراپام دڵم عەشق و ئەوینایە لە بۆ دیداری سەرداری مەدینە لە بۆ دیداری سەرداری مەدینە کە باوکو و زامینە سۆرم دەوامکە لە ماڵی حاڵی نازۆرم نەهامکە درەختی عومری بەختم چاوەڕێیە نەخۆش و دەرێدە دارونیش تەجێیە نەخۆش و دەرێدە دارونیش تەجێیە سراپام دڵم عەشق و ئەوینایە سراپام دڵم عەشق و ئەوینایە لە بۆ دیداری سەرداری مەدینە لە بۆ دیداری سەرداری مەدینە مەگەر ئاوی حەیاتی دیتنیە لە دڵە بە هەناسەی زوڵمەتی شەو باواتم شوێ بێت و ئەوینم بەدی بێت و جەماڵی ئەبینم باواتم شوێ بێت و ئەوینم بەدی بێت و جەماڵی ئەبینم سراپام دڵم عەشق و ئەوینایە سراپام دڵم عەشق و ئەوینایە لە بۆ دیداری سەرداری مەدینە لە بۆ دیداری سەرداری مەدینە. السلام علیکم.